بله نهاجی کش و هوای کردستان جواره پیشکش دکن جه سلیمانی دست پی بکن رنج هر دمه حز دکه که سلیمانی و سلیمانی بگمان باجاره کی گله کی خوشه جه باجاره خو حز دکه و جواره بیجم فیلوزوفک دبیجه جه باجاره خو حز بکی تش همو باجاره دنجی حز دکی سليماني دەست پێ بکەن سلێمانی بێگومان سلێمانی ئەمڕۆ 39 پلەی گەرمی 37 ببورن شاری سلێمانی ئەمڕۆ 37 پلەی سەدیا دیارە ئێمە بەس بەتەنیا بۆ بینەرانمان لە باشووری کوردستان قسە ناکەین حەزەکەم هەندێک شتیش لەسەر سلێمانی بڵم دیارە سلێمانی هەمومان نەزانین هەڵکەوتەی سلێمانی لە باشووری کوردستانە کە ناوەندی پارێزگای سلێمانیە ئەم شارە برایم پاشای بابان دروستی کردووە لە ساڵی 1984 دای مەزراندووە پایتەختی میرنشینەکەی لە قەڵاتوالانەوە گواستوێتەوە بۆ سلێمانی سلێمانی بەردەوام لە دێرۆکی کورداندا مێژوویەکی پڕ شانازی هەبووە و بەردەوام وەکو مەڵبەندی ڕۆشنبیری ناسراوە بەشێکی زۆر لە ناوە دیارەکانی مێژووی ئەدەب و ژیار و دێرۆکی ئێمە وەکو محەممەد ئەمین زەکی بەگ وەکو پیرەمێردی مەزن وەکو گۆران دیار ئەفدەم هەندێک ژوان لوان کەسایەتی خەڵکی هەڵەبجەنە بەس هەڵەبجە و سلێمانی نوکە هەڵەبجە پارێزگایەکی سربەخۆیە بەس مێژووی هەڵەبجە و سلێمانی زۆر تێکەڵا مێژووی سلێمانی ینی بەشێک لە کارکتەرەکانی هەڵەبجەش بە ناوی سلێمانی ئەژمار دەکرێت جیاوازی نییە هەموو کوردستان بەڵام بەردەوام پێگەیەکی سنتراڵ و مەزن و گرنگیە بووە لە مێژووی کووردا وە شارێکیشە لە ڕووی کەشوهەوە بەردەوام هاوینی ئەتوانین بڵین گەرمە زستانی سارد و باراناویە لە بەرەوەی کەوتۆتە نێوان چەند شاخێکەوە لەوانە ئەزمڕ و گۆیژە و بەرانان و هەروە دەشتی شارە زۆر درێژ دەبێتەوە تا دەگاتە سلێمانی بە درێژی 45 کیلۆمەتر و پانی 15 کیلۆمەتر ئەمەوای کردووە کاریگەری لەسەر ئاو هەوای زستانە و هاوینەی ئێرەش هەبێ بەڵام بەگشتی هاوینی گەرمە و زستانی سارد و باراناویە ئەف دەرس خۆش و معلومات و زانیاریین گەلێکی باش بوون لەسەر سلیمانی هەر کەسێک بڤی ئاوایی دیرۆکە باژارێ خۆ ناس بکە چ قاس باشە ینی نەتەنێ ئەم تەماشەوانجی هەر یەک هەول بدەک و بزانە بە باژارەوی چ باژارە بەس گرنگیدانی من بەس بۆ سلەیمانی نییە هەولێرگومان هەولێرژی دهۆکژی ئەمە هیدی چ قاس خۆشە ڕەنج مەسەلەن دەوێ دۆسیە مەیە کەش و ئەوادا ئەم هەول بدەن نەتەنێ ڕقەم بدەن وە مەسەلەن دەرەجا حرارەتە یانجی پلەیە گەرمایی فلان دەرێ کەشی سیاسیژی گرنگە مهمە یا دیرۆکیژی مهمە یا ڕەوشنبیریژی مهمە هەر تشتی ئەم ژوارە درۆژێکێدا نابێژن جار بجار هەولێر چ قاس بوو چەند دەرەجە بوون 39 دەرەجەیە گەلێکی گەرمە ینی دۆ هێنێکتر بوو دۆ 36 بوون ئیرۆ 39 ینی نەنها 39 ساعتێ داوان ساعتێ هەشتان پلەیە هەری بلند دەبە 39 دەرەجە لە هەولێرێ خەلکی هەولێرێ خۆ حاضر بکەن 39 دەرەجان ڕە ئەوە دوو شاری باشووری کوردستان ئەمێ لەسەر ڕۆژهەڵاتیش باسێک بکەن دۆکی وێ دۆکژی 36 پلەیە دهۆک پلێ دهۆکژی یەکێکە لە شارە جوان و گەشتیاریەکانی هەرێمی کوردستان کە هەم چیای تێدایە هەم وەکو بڵین هاوین هەواری گچکەی تێدا لە ناو شارەکەدا و شارێکە بە شێوەزاری بادینی داخەون و دووچیا لە ناو شارەکەدا هەیە و ئێستا لە باشووری کوردستانەوە خەڵکێکی زۆر سەردانی دهۆک دەکا هۆتێلی زۆر جوان و ڕنگینی تێدا یەکێک لە هۆتێلە دیارەکانی ئەو شارەکە کواڵەتێکی بەرزی پێنجەستێرەی براندی جیهانی هەیە هۆتێل ڕکسۆسا هەروە هۆتێل کوردستان هەیە گەلێک هۆتێلی جوان و سەرنجڕاکێش و بناو و دەنگ تشتێکی دنجی هەیە دهۆکیژی ملەتێکی گەلێکی میوان پەروەرن پێشوازیە بهتری 700,000 کۆچبەرین مووسڵێکردن کوچبەر شەڕێل دژی داعشێ کۆچبەر ببوون بارێکی گەلێکی گران بوو براسیل سەر ملێ خەڵکی دهۆکێ لێ کاربوون وی باری راکن حتا نهاژی
پرانی وان کوچبران لوی دره مانه و نگریان جه خوش بر پەرۆشیە وانژی ji بۆ گشت پرسی کە ڕۆژێک تێپەڕیوە بەسەر گشت پرسیدا گەلێک مەزن بوو حماسەتێ وان ji بۆ سربەخۆبوونا کوردستان و دەوڵەتێ کوردی ئەvە جێ ڕێز و تەقدیرە لە ناو دیرۆکێ کورداندا زاخۆ جیرانê dohokê zaxۆş bir nekin ji ber ku konkurenseke gelekî xurt naber zaxo û dohokê ئەvە ji berê heta niha jî zaxoyî dibêjin em divê bibin paytext ji ber wêkê jî niha balafirxaneyek were avakirin di navbera zaxo û hewlêrê de înşallah tê avakirin. ئەvە tiştekê hebû لە ڕابردوو بەعز دەیویست لە ناو شار و شارۆچکەکانی کوردستاندا کێبڕکێکی نادروست بکە دوژمنایەتی دروست بکە حتا لە سلێمانی لە نێوان گەڕەکەکاندا هانی ئەوەی ئەدا بۆ ئەوی هەفگرتی نەبن بۆ ئەوی یەکگرتو نەبن قۆچەقانی هەیە لە گەرمان ئێمە پێڵەن بەردەقانی ڕۆژانە گەڕەکەکانی فێر کردبوو گەنجەکان شەڕیانە کرد شەڕە بەردیان دەکرد بەیەکە وەکو ئیسرائیلی و فەڵەستینیەکان با بچینە مەهاباد لە باشووری کوردستان کەرکوک ژی دیدا عاجز دەبێ ئەگەرم بەحسە کەرکووکێ نەکرد کەرکوک بێگومان پلەی گەرمەکەی چلوویەکە بەردەوام لە ناو شارەکانی باشووری کوردستاندا کەرکوک هەمیشە پلەی گەرمیەکەی بەرزە هەر بۆیە خەڵکەکەشی خوێنگەرمن خوێنگەرمن حەلەبچە 38 دەرەجانە هەنێکیش کەرکووکێ هێنکترە لێ دیساژی بڕاستی گەلێکی گەرمە یعنی لە کوردستانی حتا نەها باژارە هەری گەرم چلو یەکن ئەو ژی کەرکووکە باکووری کوردستانەیە بچن باکووری کوردستانەیە وانژی 24 پلەی سەدیە تا گەلک جوان باسی وانت کرد نامە بچینەوە سەر وان بەڵام وان زۆر سەرنجڕاکێشە من نازانم وەکو تۆ باسی بکەم ئەتە شتی دی لەسەر وان بێژی باشە بچینە مەهاباد ئامەدژی 33 پلەی سەدیە ئامەدەنێکی ئیرۆ گەرمە 33 ینی دیساژی دمەشێ لێ گەرمە بێگومان یادگاریەتە لە ئامەد چی هەیە هەنێک تشت هەنە مەلوێ دەرێ پروگرام چی کرد چەند پروگرام چیکردن لە ڕەفەرەندۆ نەڕەفەرەندۆم هەلبژارتنین پەرلەمانی مە شۆپان دوێ دەرێ ئەمە پشتە بەحسەوێ بکەن ئەم ژە ئامەدێ بچن ماردینە ماردین باژارێکی گەلێکی خۆشە سبێ بیر نەکە ڕنج بینە بیرە من سبێ ئەمەنێکی بەحسا مێردینێ بکەن ji ber ku Mêrdîn yek ji dîroktirîn kevintirîn bajarên ئیرۆ ئەس دەخوازم لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان بتایبەت لەسەر مەهابادێ باخەوم کە مەهاباد 32 پلەیە دیارە بینەرانی هێژا کەشوهەوای مەهاباد سارد و کوێستانەیە و هاوینەکانی گەرمە و زستانەکانی زۆر جار سارد و بەفراویە باشترین کاتەکانی سەفەر بۆ ئەم شارە مانگی گوڵانە هەتا ڕەزبەر مەهاباد هەڵکەوتەکەی زۆر گرنگە بۆیە زۆر جار لە مێژووی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستاندا پێگەیەکی گرنگی هەبووە لە باکووری شارەکەەوە میاندواوە لە باشوورەوە شاری سەردەشتا لە ڕۆژهەڵاتەوە لەگەڵ شاری بۆکان و دیارە بۆکان شارێکی زۆر جوان و دڵگیرە بۆکان شاری حەسەن زیرەکە گۆڕی حەسەن زیرەک ژی لە بۆکانە هەروە لە ڕۆژئاوا شاری پیران شەهرە هاوسنوورە لەگەڵی هەر بۆیە لە ڕووی سیاسیەوە وەکوتم پێگەیەکی زۆر گەش و کاریگەری هەبووە لە نەشونەمای بیری کورداتی جگە لە کۆماری کوردستان بۆ ماوەیەکیش مەهاباد لە پاش شۆڕشی ئیسلامی ئێران هەر لە ژێر دەسەڵات و بندستی کوردان خۆیان نابووە مەهاباد زۆر شوێنی مێژووی و جوان و گرنگی گەشتاریەیە بۆیە بۆ گەشت و سەردانیکەرانی بەردەوام جێگەی سەرنجە لەوانە بەردێکی لێیە تەمەنی 4000 ساڵ پێش ئێستا کە وێنەی سوارێکی لەسرە شوێنەوارەکانی مەهاباد لەوحەی خڕەی هەنجیران زۆر بەناوبانگە قەڵای مەنگوور هەروەها مزگەوتی سوور و حەمامی میرزا ڕەسوول مەهاباد ji aliyê hemû gelê Kurdistanê ve tê naskirin çarçira jî çarçira ku te got Mehabad meydana çarçira gereke tu caran ji pîr nekir ez 2005 hatim Kurdistanê bi serdan yekem car di Mehabadê re hatim Rojhilatê Kurdistanê Tehran piştre Ormiye Mehabad و هاتمە حەجی عمران حەجی عمراژی دەرباسی باشووری کوردستانی چرای قازی هەندێک لە ناوی گەورە پیاوانی کورد هاتۆتە گۆڕان
لەسەر کێلی مەزارەکانیان ناوەکانیان وەکو ئەوەی کە لە مێژوو ئەدەبیات و دێرۆک و لە یادەوەری کووردا هەیە ناوەکان سڕاوەتەوە و ناوی تریان لە جێگەی داناوە بە ئامانجی سیاسی ئەوە شتێکی نەباشە بە تایبەت کە کۆماری ئیسلامی ئێران بەڕاستی ینی ڕێزی خەڵکانی وەکو حافزی شیرازی و وەکو گەورە پیاوانی دێرۆکی ئێران دەگرن. وەکی دن کرماشانژ بیر کرد 35 دەرەجانە کرماشانژی گەرمە ڕۆژ ئەوەی کورسانێ قامیشلۆ کرماشان هەردوو 35 پلەنە وەکی یەکن وەکو یەکن گەرمتر مەسەلەن یەک تەخمین ناکێ کرماشان لە کودەرە کوردستانی قامیشلۆ لە کودەرەیە دەرەجە حرارەتێژی پلەیە گەرماییژی لەوێ دەرێ وەکە هەوە دەزانی چما وەکی یەک جەستانە وەختێکی سەرێت تا دەستێت تا وەکو یەک لەش پلەی گەرماییوی چەند بێ دەستێن دیژی وەسایە بۆیە قامیشلۆ دگەل کرماشان وەسایە ڕنج تاخمی ڕەنج جوانە لێ ئەدنزان لەسەر ئەکرانی ئەو جوانی دیار بەیان هەست دەکەم پیچێک ڕەنگێوی قاتێ من دێتە گۆهارتن ئیرۆ ده جارانج من پرسکردل بخوین جوانە یان جوانە سپاس دەکەم دڵ بخەنکە